بێگومان دەبێ هەمووی جوانە. ئەوەی 10 ساڵە لێرە لە مێشکم هەر دێتە سەری ئەمڕۆ مامەستا باس شتێکی کرد لەسەر بەڵێ. عەلی مەردانی کردووە وتم بینێرە بۆم با بیبینم خۆدی کۆمنتاریە ڕەنگە بەرنامەیە بالضبط ڕەنگە یان- سوودێکی هەبوو بێ بێگومان یعنی ئەگەر سوودێش نەبێ شتێک دێتە بیرم ڕاستە. یعنی من دایمەن بە گەنجەکان ئەڵێم بەڵێ ئاگاتان لێبی یەک مامۆستایەک دێتن دانیشێ قسەکە ئەڵێن ئەوە کەونە ئەوە نازام چی نەڵێ کەونە قسەکە ئەگەر تۆ گێر لێ بووە ئەوە دووبارەی ئەکاتەوە ئێستا پێڵێن ئەپدێتت دەکاتن دەماغەکەت ئەگەر نا ڕێژ لێ وەرەگرم گوێ لێگرم لێرە لە 102 لێرە لە 105 لێرە لە 110 هەر بەم شێوەیە مامۆستا دەتوانی زانیاری کۆ بکەیتەوە باگراوندی ڕۆشنبیری ئێمە خۆ چۆن؟ زیاتر بکەیت والله ئێمە نەبوو رادیۆ تەلەڤیزیۆن نەبوو سینەما بەس دەمانبینی فیلم بەس ڕۆژنامە و گۆڤار و کتێب نەبوو ڕاستە زۆر بە ئەڵێن زەحمەت یەکێک پەیدا لە دەبوو. کەرکووکە تازاتوە لە خارج سێ چوار کتێبی باشی هێناوە هین کۆڵن وەلسن سارتەر نازە مەکسیم غۆرکی هینکێ ئێمە دێن تەکلیفێکەکەن ئەنا و کتابە بۆمان بێنە ئەوە ختەشین نەبوو استنسا خۆ بەڵێ دەبا بتخۆین باوە بتبر باوە بیگەڕینیتەوە بەڵێ گۆڤارێک جەریدەیەک شتێک ئەوە ئێستا ماشەڵڵا ئاسانە بەزە لە ئێن ناسەر کێ ناوی ناسەرە بۆ دەرەچێت لە دنیا چەند ئاسانکاری کراوە مامۆستا یعنی من زۆر تعجبم دێ بۆ اختراعانە بەڕاستی بەڵێ. بازە جار دائنیشم ئەوە بیر لەگەڵ خۆمەکەم ئەڵێم ئەمە چییە؟ ئەڵێم وەڵڵاهی یەک دوو سێ چوار فلانە کەس کێ ناوی فلانە کەسە هەمووی دێت دەرەچێ ڕاستە یعنی زۆر هەمووی باشە دێتە مامۆستا. پێشاوت دەمەوێت بێمە سەر پرسیارێکی دیکە مامۆستا پێم خۆشە بپرسم ئەو هونەرمەندانەی کە لەگەڵ تۆ ڕۆڵیان بینیوە و هاوڕێت بوون بەڵام ئێستا لە ژیان نەماون خالیان خۆش بێ چیت هەیە بۆیان ئێستا من چەند ناوێکت پێ دەڵێن مامۆستای خوالی خۆش بوو ئەنوەر شێخانی چیت هەیە بۆی وڵە چیمەیە بۆ ینی بەداخەوە و ژیان وایە ینی هەمومان ئەمرین بەڵێ بەس کاکەنوەر دەورێکی هەبوو بازە جار تۆ زۆر کەس هەیە ئەمرن بەڵێ ئەڵێ خۆ ئاپیکە بەڵام یەکێک ئەمری ئەڵێ ڕاوەشی لە لای ڕاوەشی لە لای ناوەکەی لای مێژوەکەی لای تاریخێکەی بەڵێ کاکەنوەر هەوڵی زۆریدا ئیشی زۆری کرد ئیشی جوانی کرد ینی نە بە شەهادەتی من خەڵکی دەیبینی بێگومان ینی زۆر بەڕێز بوو کاکەنوەر زۆر باشە ئەی بۆ خوالێ خۆش بوو جیهاد دڵپاک جیاد دڵپاک لەگەڵمە نزیکە 40 ساڵ زیاتر ئیشی کردووە ینی وەختێ گەنج بوو خۆی منیش گەنج بووم یعنی لە ژاڵەوە و پێش ژاڵە من ئەیناسم لە فستیڤاڵی یەکەمی هونەری کوردی لە بەغا 1970 کرا لە بەغا ئەو فستیڤاڵە بەداخەوە وەڵڵا ئەوە فستیڤاڵەیەک حەڵەقەیەکی دێ باش بکرێتن بەڕاستی نەکراوەکە ئەو فستیڤاڵە بەڵێ لەسەر ئاستی عێراق و کوردستان وە تاکو ئێستا لە شێوەی بەشداربوونی لە قەوارەی هونەرمەندەکان لە شارەکان لە هەموو کوردستان بەشداریان کرد فستیڤاڵی هونەری کوردی یەکەم 1970 لە شاری بەغا کرا تا ئێستا نەکرایە و ئەوەش دەڵێ ناکرایە و کردومانە نەکرایە لێن ئێمە هەمومان چوونە ئەو فستیڤاڵە وەکو کوردێک چوونە ئەو فستیڤاڵە کورد چوونە ناو ئەو فستیڤاڵە و عرض کرا جیهاد لەو وەختەوە ئەیناسم ئەکتەرێکی جوان بوو شانۆگەرەیەکی بن لە کەرکووکەوە هاتوو بوون سلێمان فایق دەرهێنەر بوو خۆی و عەلی کەریم و مەجموعەیەک ئەکتەر لەوێ تعارفمان کرد لەگەڵ یەکە دوایی لە 84
تیپی نواندنی سلێمانی تیپی مۆسیقای سلێمانی وەژاڵەما کرد کاک جیهاد ئیمکانێتێکی گەورە هەبوو کاک جیهاد ئەستێکی ڕۆشنبیری زۆر گەورەی هەبوو ینی بەڕاستی یەک چۆڵە جێگایەکی چۆڵ بەژێ هێشت لە ناو بزاوی هوەری کوردی لە ناو هوەرمەندان ناو ئەکتەرەکان یعنی چه کێشەیەک هەبوو کاک جیهاد دێتە ناوی حەلیەکە ینی کێشەی تایبەتی کێشەی هوەری کێشەی ڕۆشنبیری باشە مامۆستا ئەی دەمەوێت بپرسم چیت هەیە بۆ هەر لە هەمان پرسیار خاڵی خۆش بوو گۆڤار ئەنوەر گۆڤار وەڵڵی زۆر وەڵڵی عەزیز بوو لەلام بەڕاستی من زۆر حەزمە کرد لە گۆڤار پێش تەسویرمان لەو فلیمەی بەڵێ سیمای خۆڵەمێش پێشەوە ینی هاتە دایرە لە دەستگای سینەما ئەچوون بۆ شانۆگەری ئەیبینەم ناو فیلیمەکان ئەیبینەم ئیمکانێتێکی زۆر باشیە بۆ بە فطرەت ئیمکانێتێکی زۆر باشیە بوو بەڕاستی زۆر کەس هەنا خۆ بزانە هوەر بە خوێندن و بە ئەکادمیە تەنها هوەر ناکە هوەرمەند دروست ناکە بەس تۆ دکتۆرا بێنە ئەوە بێنە من زۆر برادرم هەیە ئێستا دکتۆران بەڵێ ئەم بینن لە بەغایە لە جێگایەک ئەڵێن خۆزیە لە خۆت ئەڵێن بۆ بابە تۆ دکتۆری چوتە ئەمریکا دکتۆرات هێنا شادەت ئێستا لە کۆلیژ دەرسە دەی لە نازانم چی من چی ئەڵێ نا تۆ من ناتوانم 5 دقەی تۆ بکەم وەکو کاری هوەری ڕاستە وەکو خبرە یعنی خبرە مەبەستم بەڵێ ئەجا کاک گۆڤار یا چەند کەسێکی تر لە هوەرمەندەکانمان خوا عافیان کا خبرەیان هەبوو بە سەلیقە مەوهیبەیان هەبوو مەوهیبەتێکی جوانیان هەبوو دڵسۆز بوون بۆ کارەکەیان ئەوەی زۆر گرنگە بەڵام زۆر کاری جوانتریان کرد لە 100 دەرچووی کۆلیژ یا دکتۆرای هەیە یا هینی هەیە